لە گۆڕستانی زەڕایانم ئەم جێگەی مردووی هاوڵاتیانی قەزای شارەزور و ناحیەی زەڕایانە. ئەمڕۆ بەرواری 1/7/2025 جیاواز لەوە لە بەهۆی ئەوەی کە لە گۆڕستانەکەدا جێگەی گۆڕ نەماوە، ئەو کەسانی کە دەمرن لێرە گۆڕەکانیان بۆ هەڵدەکەن و لێرە بە خاکیان دەسپێرن. تێبینی شتێکم کرد لەم گۆڕستانەدا، لەم بەشە نوێی گۆڕستانەکەدا بەشێکی زۆر لەو مردوانەی کە لێرە نێژراون زۆربەی زۆریان لەم بەروارەدا لێکی حەوتدا لەدایک بوون. ئێستا بە نمونە ئەو بۆ ڕێزە حاجی ئەحمەد 1/7/1925 لەدایک بووە، 4/9/2024 کۆچی دوایی کردووە. بەڕێزێکی تر لە تەنیشتایەتی کۆچی دوایی کردووە، ئەوی 1/7/56 لەدایک بووە، 26 کۆچی دوایی کردووە. خاتونێکی تر 1/7/37 لەدایک بووە 1937 لە 7/4/2024 کۆچی دوایی کردووە. ئەمانە بەنزیکەی ئێستا 6 گۆڕ لە تەنیشتیەکەن کە هەر 6یان 1/7 لە دایک بوون، بەڵام لە ساڵە جیاوازەکانی تریاندا کۆچی دواییان کردووە. جگە لەوە ئەمەوێ باسی ئەوە بکەم، ئەمڕۆژ هەمان بەروارە کە 1/7 دەبوو ئەمڕۆ ڕۆژی لە دایک بوونیان بووە. جیاواز لەو گۆڕانی کە لەسەرەوە هەن، من ئەم بەشە نوێی گۆڕستانەکە نزیکەی 35 گۆڕی تێدا نێژراوە. لە کۆی ئەم 35 گۆڕە تا ئەو سەری گۆڕس ئەم بەشە نوێمان ژماردووە، زیاتر لە 16 بۆ 7 گۆڕ هەیە کە سەرجەمیان 1/7 لە بەرواری لەدایک بوونیانە و 1/7 لەدایک بوون لەسەر کێلەکانیان وان نووسراوە کە ئەم مردووە 1/7 لەدایک بووە، بەڵام لە ساڵە جیاجاکاندا یاخود لە مانگە جیاجاکانی تردا کۆچی دواییان کردووە. بە نمونە ئەم خاتونە 1/7/1937 لەدایک بووە، 5/4/2025 کۆچی دوایی کردووە. ئەم هاوڵاتی تر 1/7/1953 لەدایک بووە و 7/4/2025 کۆچی دوایی کردووە. بۆ زانیاری زیاتر دەربارەی ئەم بەشە نوێی گۆڕستانەکە و هۆکاری چییە کە بەشێک لە ئەم مردوانەی لێرە نێژراون 1/7 لە 1/7 لەدایک بوون و زۆر بەشیان لە تەنیشتێکەوە نێژراون. ئایا ئەمە سوتفەیە یاخود بەشێکی زۆر هاوڵاتیان لە شارە زۆر 1/7 لەدایک بوون؟ بۆ زانیاری زیاد دەچمە لای گۆڕ هەڵکەنێک لە گۆڕستانەکە. ئەفو کاکتۆران بێتێرە، سڵاوتان لێبێ پێم بڵێ ماوە چەندێکە لە گۆڕستانەکە گۆڕ هەڵەکەنن و چەند گۆڕستان هەیە لە قەزای شارە زۆر؟ پێشم بڵێ بۆچی ئەم بەشە نوێ لە گۆڕستانە کراوەتەوە؟ پێشەکی بەناوی خۆی گەورە بەخێر بێت سەر چاوم. ئێمە وەکو چەند کەسێکی خۆبەخش لەم قەبرستانانەی شەکەین لە 2013 تقریبن بە حەفارەوەی شەکەین چەند کەسێکی خۆبەخشین. 45 قەبرستان تاک و 50 قەبرستانەیە ئێمە قەبری تیاڵەکەنین. ئەم بەشە قەبرستانەی زەڕایانی لە سادەی قەزای شارەزوور لێرە ئەنین، لە سادەی خەڵکەکەی لێرە ئەنین، ئەوەکەی لە دەرەوەی قەزای شارەزوور هێنین. بۆ نمونە وەکو ئەحمەبرنە، حاصڵ ئالان، کۆرە ئاوەکەڵە خەرجانە جۆڵە، ئەم قەبرستانانە کە چواردەوری ئەم شارن. هۆکاری ئەم ژمارانش کە ئاوا دەرچووە 1/7 ئەقلم بۆی ئەچێ لەو کاتا لە سەردەمی ڕژەمی بەعسا ئەم هینە هاتوویێت ئەم سەرژمێریە هەر ئەو کاتێ وایان وتێوتیانە کەی لەدایک بوو دێت 1/7 ئەتر 1/7 هەروە باو بووە لە زۆربەی بەتەمەنەکانە 1/7 نووسراوە. ئەو کەسانی کە بەرواری لەدایک بوونەکەیان 1/7 ئایا لە ڕووی تەمەنەوە گەورەن یاخود گەنجیشی تێدایە؟ وەڵایی تقریبن لە خواری 60ەکانوەیە. ئەو ژمارە کە 1/7 لە خواری 60ەکانوەیە هەتاکو ساڵی 1920-25 ئەو ناوە هەموو 1/7. لەم بەشە نوێ داوایان لە تەواوی گۆڕستانەکە وایە؟ گۆڕستانەکانی ترش هەر ئەوانەی کە بە تەمەن زۆربەی زۆریان وایە. ئێمە وەکو شوێن نەماوە بۆیە هاوردمانە ئەینا شوێنەکانی تریش هەر 1/7 تایە. ئەمە جەنابی مدیرنەحەیە دەستخۆشی لێ ئەەکەین ئەم شوێنە تۆزە شوێنەی داوا پێمان ئەگەر بواە شوێنێکی زیاتر بواە و فراوانێکی قەبرستانێکی فراوانی بدایە پێمان، لەوانەیە لە ساڵێکە 50 لە 1/7 لە منتیقەیەکە بمان نایە. بەس یعنی قەبرستانەکەمان کەمە بۆیە لێرە ئەینین. قەبرستانەکانی تر هەر لە شوێن تر لە شوێنمان نییە. یعنی زۆربەی کەسانی کە لێرە مردوون و بەروارەکەیان 1/7 بەتەمەنن. ئەوانەی کە 1/7 بەتەمەنن.
دەست و چاو خۆش بێ خێر بێن سەر چاو. بەڵێ وەکو گوێبیستی بوون کە ئەم گۆڕەڵکەنە ئەڵێ ئەو کەسانی کە لێرە مردوون زۆربیان بەتەمەنن ئەو کەسانن کە لە سەر و ساڵی 60ەکانەوە پێش ئەو ساڵە لەدایک بوون پێش ساڵی 60ەکان لەدایک بوون و ئەو کاتە ئولادە نەبووە ئەو کەسانی کە لەدایک بوون نەبراونەتە نەخۆشخانە بۆیە ڕۆژی لەدایک بوونەکەیان نەزانراوە بەڵام بیزەبت خزمکە سوکارەکەی زانیوێتی چ ساڵێک لەدایک بووە لە 1950 کە یەکەم جار سەرژمێری کراوە لە عێراقدا کە هاتوون سەرژمێری ماڵەکان بکەن ئەو هاوڵاتیانە بکەن ڕۆژەکەیان نەزانیەوە بەڵام زانیوانە چ ساڵێک لەدایک بووە بۆیە سەرجەمیان بە 1 دانراون ئەبوایە ئەمڕۆ بەشێکی زۆر لە مردووانە ڕۆژی لەدایک بوونیان بووە بەڵام تەمەەن دەرفەتی نەیاون و لێرە بە خاک سپێرراون.